سارەنووسی دامەزرانی 260 دەرچووی بەشە پزیشکەکان لە کەرکووک بەنا دیاری ماوەتەوە. بەشێکن لەو دەیان دەرچووەی کە فەرمانی وەزاری دامەزرانیان هەیە کەسی فەرمانی دامەزران نەکەیان لەلایەن پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ڕاگیراوە. ئەمری وەزارەکەمان گەڕاوەتە پارێزگای کەرکووک، بەڵام پارێزگاری کەرکووک ئیمزای ناکە بە بیانی ئەوەی گوایە جنسیەتان کەرکووک نیە. لە کاتێک دامی فۆرمی خۆراکی کەرکووکە دانیشتوی کەرکووکە کارتی زانیاری کەرکووکشی هەیە. هەموو مەعامەلاتەکانیشمان تەواو کردووە، چاوەڕێی تەوزیعاتی خەسخانە بووین لە پڕڕەف زیانێنات بۆی چەند کێشەیەکی سیاسی ئەوانەیە کە ئێمەیان تێکەڵ کردووە. لە کاتێکە ئێمەش وەکو ئەوانی تر کوردین کەرکووکین خۆمان بە هەڵێ لەبەری کە نفوسیان کەرکووک نیە، عنی کێشەکەیان کردو بۆ ئێمە خۆمان لەسەر ئەساسی تەیکسەکەن واتە کارتی زانیاری تاعین بووین. کۆبوونەتەوە لەبەرەوەی نەڕزایی دەرببڕین دژیەوەی کە بەڕێز ڕاکانجبووری محافظی کەرکووک هەڵساوە بە ڕاگررتنی ئەمر ئیداری تاعین بوونمان. ئەوەکانی ترکە لە نینەوە و لە مسڵ و ئەوانەکە دامەزراون هیچ پەیوەندی باهینەوە نەبووە بە نفوسەوە، بەڵام ئەم نازان لەسەر چی قەرارێک وە بە ئێماڵە لەسەر چی بنەمایەک. بەخاو ئەمری ئیداریمان بۆ دەرچووە کە لە کەرکووک دەستکەین بەدەوام و تاعین بوون، بەڵام تاوەکو ئێستا موافقەمان لەسەر نەکراوە دەستکەین بەدەوام. ئەوانەی پێش ئەمە هەموویان وەکو ئێمە بوون و تاعین بوون و ئێستا دەستیان کرد بەدەوام. ئێمەش خەڵکی ناو کەرکووکین دانیشتووی ئێرەین. داواکاریمان ئەوەیە هەروەکو هاوڕەکانی ترمان کە لە شارەکانی تر قبول کراون لەسەر ئەساسی تەیسەکەن کارتی زانیاری، ئێمەش بەو مەرجە قبولکرێن نەک لەسەر هەویە. نوێنەری سندیکای پەرستەرانی عێراق ڕاخنە لە بڕیارەکەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک دەگرێت لە بەرامبەر ڕاگررتنی بڕیاری دامەزران نەکە و دەڵێ و بڕیاری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بۆ دژایەتی کووردە. لەبەرەوەی کوردن هەبە کوردیەکەی و کورتەکەی ئەمانە کوردن دانامەزرێن پیلانەکە دیارە ئەمانە کوردن نایەنەوە دابمەزرێت و ئەمانیش کە کوردن هەمویان کات خۆی مڕەحەلن یان کار خۆی دەرکراون لەکرد هەمویان بە ئەسڵ خە کەرکووکن ینی هەمویان بە ئەسڵەگرێن و کەرکووک ینی کات خۆی لە هەفتاکان لە شەستەکان لە هەشتاکان هەمویان دەرکراون لێرە بە پرۆسەی تعریب ئیسا گەرەگێتی بگەڕێتەوە تاعین بوو بە ئەمری وزاری پێەیە ئەمە زۆر سەیرم دێت تو لەسەرەوە ئەمرت بۆ دێ ڕەفزێکەی. لە کاتێکدا ئەوتەکانیان لە پارێزگاکانی دیکەی عێراق ماوەی 4 مانگە دامەزراون کەسی دەرچوانی بەشە پزیشکەکانی کەرکووک دوای چەندین سەعات چاوەڕوانی هیچ وەڵامێکیان لە پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک بۆ دامەزرانیان بەدەست نەگەیشت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.